لە ئەکەمی جوتە تەقینەوەیەک لە ئێزگەیەکی پاس لە جاکارتای پایتەختی ئەندەنوسیا 3 کارمەندی پۆلیس دەکوژرێن. هێزەکانی فلیپین بەنێو دورگەی مینداناو بە دوای میلیشیەکانی سەر بە داعش دەگەڕین لەم دەمەی شەڕ لە ناوچە ئەبڵوقەدراوەکان چرتر بۆتەوە. بە هەزارەها خەڵکی سیڤیل لە سووریا چادریان لەسەر شەقامەکانی ڕەقا هەڵداوە بەهۆی پڕبوونەوەی کامپەکانی دەوروبەری بە پەنابەران. ئەشەباب بەرپرسیارەتی لە 3 هێرش لە سۆمال ڕاگەیاندووە کە بۆ تەمای کوژرانی 16 کەس زۆربەیان پۆلیس و کارمەندی ئاسایش بوون. بۆی هێرشی فرۆکەیەکی بێفرۆکانی ئەمریکایی بۆ سەرخانوبەرەیەکی تالیبان لە ئەفغانستان بەلایەن کەمەوە 3 تالیبانی پاکستانی دەکوژرێن.